بناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر زیادبوونی ڕووداوەکانی کوشتن لە هەرێمی کوردستان دەکەین کە لە ئێستادا ڕووداوەکانی کوشتن بە تایبەتی کەسی نزیکی یەکتر ڕووی لە زیادبوون کردووە. قسە لەسەر ئەو دەکەین و کارەکە چییەوە چی بکرێ بۆ کەمکردنەوە بەرپرسیارەتی حکوومەتیش چییە لەم ڕوانگەیەوە بۆ سنووردارکردنی بە تایبەت ئەوەی کە دیاردەی چەکداری لە کۆمەڵگادا لەگەڵ هەرێک لە بەڕێزان پرۆفیسۆری یاریدەر دکتۆر ڕێبوار غەریب پسپۆڕی دەرونی لە ستۆدیۆ هەروەها لە هەولێرەوە کاک حاجی کاروان بانخوازی ئیسلامی قسە لەسەرم پرسانە دەکەین. سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک دکتۆر بەخێربێن. سوپاسی ئامادەبوون دەکەین. سوپاس دەکەین. سەرەتا لەوە دەست پێ بکەین سەبارەت بە پاڵنەری زیادبوونی کوشتن بە تایبەتی کەسی نزیک هۆکارەکەی بۆچی دەگەڕێنەوە بۆچی ئەم ڕووداوانە لە کوردستان بە تایبەت لەم 6 مانگی ئەمساڵ زیادی کردووە. بەڵێ زۆر سوپاس کاک حەکیم جان دەستان خۆش بێ یاخوا لە بەداخەوە دایما بێمە کە لەم ڕووداوانەیە ئیتر لێکۆڵینەوە توێژینەوە و لێکدانەوەکانمان بچینەوە سەر بابەتی تونند و تیژی و زیابوونی کوشتن و بەداخەوە وای لێ هاتووە کە ئیتر باوک کوڕە کوژێ کوڕ برا کوژێ زاوا خەزورە کوژێ خەزورە چێ زاوا کوژێ وای لێ هاتووە لە تۆڕە کۆمەڵاتەکان هەنەجار بە شێوازی تەنز ئامێز ئەڵێن هجومی مرتد دەستی پێکرد. ینی ئەوەندە ڕووداوەکان دووبارە بۆ توانێ جێی داخ و ئەسەفەکە چۆن عەرەبەڵێ شەڕ البەلیەتی ما یەضحەک ینی کە جێی پێکەنینە بەڕاستی کام ڕووداوانە هەنێک خەڵک بە گاڵتەجاڕی باسیەکە بەڵام ڕووداوگەلێکی زۆر جددی و زۆر ترسناکەن بەڕاستی کە یەخەی بە کۆمەلگای کوردی گرتووە لە کاتێکا کە کۆمەلگای کوردی بەوە ناسرااو بۆ کە کۆمەلگەیەکی نەرمونیان و لێبوردەیە واتە تۆلەرانسی هەبووە یەکتریان قبول بووە. ڕووداوەکانی کوشتن زۆر زیای کردووە بەداخەوە من ئامارم لە بەردەسانیە بەڵام جەنابەت ڕاگەاندنکاری ڕۆژانە ئێوە ئەبینن کە خەبەرەکان بە دوای یەکدا دێ ینی ڕۆژانەیە کوشتنی کەسانی نزیک ینی ئەمە بچینەوە سەر پێناسەی تونند و تیژی چییە بۆچی مرۆڤە کوژێ ینی لە کاتێکا کە پارسەنگەکان لاوازە بن لاسەنگە بن وای لێ دێ کەسێک کە توانستە دەرونیەکانی وای لێ دێ پارسەنگی خۆی لە دەسەیە ناتوانێ مامەڵێکی دروست لەگەڵ خۆی بکە ناتوانێت مامەڵێکی دروست لەگەڵ هارمۆنیای کۆمەلگاکەی خۆی بکە لە ناو خێزانەکەی خۆیدا ئەم شڵەژانە دەرونیە تونند و تیژی لە بەرهەم دێ ئەگەر بەرەو خودی خۆی بچێ بەداخەوە کە ئەمەش زۆر جار گوێبی سێبین کەسەکە خۆیە کوژێ واتە تونند و تیژەکە گەڕێنێتەوە بۆ ناخی خۆی و بۆ دژی خۆی هەڵەسێ بە کردداری خودکوژی. ئەم تونند و تویژیە لە کاتێکا کە ئاراستەکەی ئەگۆڕێ بۆ دەرەوە خەڵکە کوژێ خەڵک کوشتنەکە بۆ نمونە جاران یەکێکەڵێ کەسێکی کوشتووە کە مافێکی لە لای بووە یاسا بۆی وەرنەگرتوێتەوەوانێ هەساوە کەسەکەی کوشتۆتەوە کامەش بەدەر لە چوارچەوە یاسا هەر ڕێگە پێدراونی هەر کارێکی گونجاونیە لە ناو کۆمەلگاکانە بەڵام ئێستا ینی ئەوی کە جەناب تەفەرمووی ینی زاوایەک بۆ خەزورەکەی خۆی کوژ یان بە پێچەوانەوە بەڵێ یان بە پێچەوانەوە بەڵێ ینی حاڵەتی کێشەی خێزانی بۆچی بگاتەوە ڕادەی کوشتن لێ بکەوێتەوە. بەڵێ ینی پەیوەندی بەچی بە پەیوەندی بە تێڕوانی کۆمەلگاوێک هەندێک زار پیان وایە جیابوونەوە حیات دەچێت ئەگەر جیابیتەوە پەیوەندی بۆ تێڕوانی نەشەوە هەیە. ئەمە جیا لەوەی کەوتمان مرۆڤ ئەم لادان و تێکچوونی هارمۆنی و پارسەنگە دەرونیەکانی توندی توێژی لێ بەرهەم دێ بەرەو خودی خۆی خودکوژی بەرهەمێنێ بەرەو ئاراستەی دەرەوە خەڵک کوژی و دۆست کوژی و خۆشەویستانی خۆی کوژی دەست پێەکە چونکە جاری وایە کەسێک گوێبیستە بین کە ماڵ و منداڵەکەی خۆی لە ناوەدا ئەکوژێ پاشان خۆشیە کوژێ ینی تونند و تیژی زۆر با بڵێن ئاراستە گەرم و نەویستراومان گوێ لێ بێ لە ڕاستیا پاڵنەر و هۆکارەکان زۆر زۆرن لە هەمووی خراپترەوەیە کە وەک جەنابەت فەرمووت کاتێک کە مەسەلەن هاوسەرگیری ڕۆیە لە بینی نێر و مێ لە بینی ژن و مێرد ئەگەر نەگونجانەکان زۆرتر بوو ئەوە ڕێگەیەکی دیاری کردووە لە یاسای خودایی و یاسای زەمینی و یاسا و ڕێساکانی دنیا جیابوونەوە هەیە بە پێی هەر کولتور و با بڵێن کۆمەلگایەک یاسا و ڕێسای جیابوونەوە هەیە. ئەم هۆکارانە کە وای کرد نەگونجانەکە زۆرتر بێ زۆر ئاسایی ئەم کەسە پەنابەرێتە بەر جیابوونەوە بەڵام لە کۆمەلگاکان داخراوەکانی وەک کۆمەلگای ئێمە ئەم جیابوونەوەی زۆر جار لەکەیەکە خاڵێکی سلبیە بۆ کچەکە بە دەرەجە یەک پاشان بۆ کوڕەکەش واتە
کچەکە پێی عیبە ینی هەنە دەستەواژە هەیە لە بینی دوو کەوانەیە بۆیان منە پێوترێ کەسەکە بێوەژنە واتە بە شتێکی عیبە ئاسرێت لە ناو کۆمەلگای بە خاڵێکی لاواز تەمەشای ئەم کەساکەن کە بوتری ئەم کەسە تەلاق درراوە لە کاتێکە نابێ وابێ نابێ وابێ ینی تۆ نەگونجانی دوو کەس ئەو کاتە دەرەکەوێت کە پێکەوە ئەژین کە پێکەوە ژیان بەسرە بن ئەگەر خاڵی لێک نەچوون و جیاوازی زۆرتر بوو ناکرێ ئەم دوو کەسە پێکەوە بگونجن معنایوانی ئەم دوو کەسە دوو کەسی خراپن بەڵام پێکەوە نایان کرێ پێکەوە ناگونجێن دەرگای جابوونەوە و تەلاقدان و لێکترازان هەیە کە بە جوانی لێکترازێن و بە جوانی ئەوە سەدقات باشترە لە حاڵەتی کوشتنەکە بگاتە ئەو ڕادەیە ناتۆ باسیار کوشتن لە ئارایان نەبێ کاک حەکیم بەڕاستی خۆ تۆ دوو کەس لە شوێنەکان نەگونجان ئەیچی هەڵەبژێرن دەرگای جابوونەوە هەیە و ئەکرێم دوو کەسی زۆر باشن بەڵام پێکەوە نەگونجاون ئەچن لە شوێنێکی تر لەگەڵ کەسێکی ترا کە گونجاون لەگەڵ یەکتریا هاوسەرگیری دروستەکەنەوەوانێ یعنی بەداخەوە ئەمە تێڕوانینێکی هەڵی کۆمەلگایە کە بە چاوێکی خراپ تەمەشای و کەساناکە ئەگەر جابوو بێتوانێت ئێمە ناڵێن هەمیشە کارێکی پەسەندە بەڵام بەڕاستی دەرگایەکی چارەسەرە واتە لە جیاتی ئاژاوە و شەڕانگێزی و پەنابردن بۆ کوشتن و زۆر ئاسانترە کە بلێک بترازێن جا ببنەوە هەر کەسە لە ماڵی خۆی ئینسانی باش دواتر قەدەرەکە بۆ کوێی بردووە لەگەڵ کەسێکی تر هاوسەرگیریە کات بۆ پیاوەکەش و بۆ کچەکەش بۆ ژنەکەش لەوانێ زۆر گونجاو بن کە کاتێک کە کەسی گونجاوی خۆی دۆزێتەوانی و ژیانێک بەسەرە باوە من دایان جار لە نمونانەمان بینیەوە بەڕاستی کە دوو کەسی نەگونجاو دواتر هاوسەرگیریان کردوێتەوانێ پێکەوە ژیانێکی ئاسوودە و ژیانێکی خۆشیان بەسەر بردووە من دایان نمونەم لای بەڕاستی کە نەک جارێک چەند جارێکیش هاوسەرگیری کردووە کە سەرکەوتوونە بۆ بەڵام لە کۆتا جارە دوای سێم جاریان چوارەم جار توێتی من ئێستا ژیانم خۆشە و گوزەرانم زۆر ئاسوودی لەگەڵم کەسە سوپاس دەکەم دێمە خزمەت کاکتۆر کاک حاجی جەنابیش بەخێر بێ سوپاسی ئامادەبوون دەکەین جەنابەت سەبارەت بە ئاساوارەکانی کوشتنەکە قسەمان بۆ بکەی چ لە بڵێن لە دنیا بێوە چ لە قیامەتیش ئەو کەسەی کە پەنا دەباتە بەر کوشتنی کەسێک جا ئاسەوارە خراپەکانی چین هەم لە بڵێن لە ناو کۆمەڵگا لە دنیا هەم لە دوا ڕۆژیش بەناوی خۆی گەورە میهرەبان من پێش شەوی جوابی پرسیارەکە و دەمەوە پێم خۆشە یانی دەست بخەمە سەر ئەهۆکاری دروستبوونی ئەم بابەتە کە ئەمە تایبەتە بە کۆمەلگای کوردەواری ئێمەوە لایەزال کۆمەلگای ئێمە لە ژێر کاریگەری هەژمونی چەکداری حیزبیە تا ئەم لەحزەیە یعنی تا ئێستا چەکداری لەم کوردستانە نەبووتە موئەسەسات هەر لەگەڵ ڕێزم بۆ هەموو کە پێشمەرگە و دەستگای پێشمەرگە تا ئێستاکە هەموو قوتێک بەکارێنن نەچۆتە ژێر باری یەک موئەسەسەی کاملەوە بە ئەمریکا بە هەموو قوتی هەوڵەدا بە ئەڵمانیا بە ئەوروپا نەمانتوانیوە کەواتە ئەمانە هەر هەمووی تەسیرێ لەسەر سایکۆلۆجی ئینسانەکان لەسەر بیرکردنەوەیان لەسەر هەڵسوکەوتیان لەسەر تەسەڕوفاتیان و هەروەها پاڵپشتی ئەمنی بۆ ئەو خەڵکەی کە چەکدارن یعنی کابرا ترسی نییە مەسئولیە گەورەی لە پشتا دەستگایەکی لە پشتا هەوێ موئەسەسەیەکی ئەمنی پێیە چۆنەڵێی کەسێکی لە پرسراوی گەورە تەشجیعیەکە هانی ئەدا ئەڵێ تۆ دووسێ ڕیشەکە بکە مەسەر من یارمەتی تەدەم ئەمانە هەمووی بۆ خۆی تەسیریە یعنی ئەو خەڵکە سادێکە وەک من و تۆ لەم تەلەڤیزیۆنەوەکو دکتۆر دانیشتوین ئێمەمانە نین ئەمە ئاکەین یعنی ئەوە خەڵکانێکن یعنی لەناو ئەو حاڵەتی چەکداریەیە گەورە بوونە بۆیە کوشتن و بڕینیان لە ئاساییە و هەروەها کەلتوری خێزانی و عەشایری لایەزال لەسەر ئێمە بەردەوامی هەیە یعنی لایەزال هەندی عەشیرەتمان هەیە لە ناو کۆمەلگای کوردەواری خۆمان یعنی ئەگەر تۆ ئەگەر عائیلەیەک کوڕەکانی چەکدار نەبن چ دەمانچەیەکی پێوە نەبێ لە ناو سەیارە نەبێ تەنانەت جاروای سیلاحی گەورەی لە ماڵەوە نەبێ بە پیاوی نازان و بە ترسنۆکی ئەزانن بۆیە سێرەکەی جارە شەڕێک ئەبێت هێشتا هیچ نەبووە هەرچی عەشیرەتەیە کۆبێتەوە لە یەک کاتە بە یەک فیکە بە تەلەفۆنێ 50-100 کەس کۆ بێتەوە بە RPG لە یەکەدەن ئێکەوەتە تا ئێستاکەم کۆمەلگای ئێمە دەرنەچوە لە هەژمونی بە چەکدارکردنی خەڵکو بە موئەسەساتکردنی ئەم بابەتی چەکداریە لە هەمووی گرنگتر هۆکارەکەی نەبوونی پەروەردەیەکی ئیسلامی ڕاست و دروست لە ناخی ئەم ئینسانانەیە کە بەشەر لای خوا قەدری هەیە ڕێزی هەیە گەورەیە وای لێ دێ ئەم نەمانی پەروەردە ئەم جۆرە کەسانە لێ دروستەکە کوشتن و بڕینی وەک ئاو خواردنەوەی لەلای بەلایەوە زۆر ئاساییە جگەلەوەی ئێمە خۆمان بە عام میلەتێکی تووڕین یعنی عەسەبین تەحەمولی یەک ناکەین یعنی لە ناو یەکە لایەزال
کەلتوری خۆخۆریمان ئەوەندە زۆرە یعنی کەسمان یەکتری وەکو خۆی ناخوێنینەوە لە یەک ئەخوێنین ڕقمان لە یەکە ئەمانە هەمووی تەسیریە جگەلەوەی کە نەبوونی عقل لەو کاتانەیە لە تووڕەی زاڵە عەسەبیەت زاڵە خۆفشکردنەوە خۆ ئازاییکردن زاڵە ئەمان هەمووی تەسیریە من دڵنیام ئەوەی کە ئەم شتانەی کردووە یا ئەم کە ئەم قەتڵ و قیتالە ئەکا دڵنیام لە من و تۆ باشتر ئەزانێ کەسێک بکوژێ هەتا لە جەهەنەم ئەمێنێتەوە ئەگەر یعنی کەسەکە چ خۆی بکوژێت چ خەڵکیش بکوژێ یعنی من قەتەلە نەفسەن بغەیری نەفسین هەر کەسێک بکوژێ ئەو ئینسانە هەتا فەکەئەنەما قەتەلە الناسە جەمیعەن تۆ نەفەرێ بکوژی 100 کەس بکوژی 1000 کەس بکوژی هەمە یەک حکمیە چونکە ئەم ئینسانە بینای خوایە تە تۆ کەسێک ئێستا باوکێک مناڵەکەی ئەکوژرێ چەندێک دێتە جواب ڕەب العالەمین وەکو میسال نایدێن بەڵام ڕەب العالەمین ئێمەی لە باوکمان و دایکمان خۆشترەوێ بۆیە لەسەر کوشتنی من دێتە جواب ئەو کەسەی کە قاتڵە ئەم ئینسانە بە ئاسانی ناچێتە بەهەشتەوە ئەگەر تۆبەی دنیاش بکە ئیلا ئەبێ خەڵکەکەی خاوەن کوژراوەکە لێی خۆش بێت لەگەڵ ئەوەشا لێی خۆش بووە لە قیامەتیشە ئەم ئینسانە کوژراوە یەخەی ئەم کەسە ئەگرێ ئەیباتە بەردەم خۆی ڕەب العالەمین ئەفەرمێ پێغەمبەری خوا ساسەم لە فەرمودەیەکە خوێن ئەچۆڕێتەوە یعنی کابرا جانی بە خوێنەوە بە خوێنەکە بێتە شاید لەسەری کابرای قاتڵی گرتووی باتە بەردەستی خوالێ خوای جان ئەمە منی کوشت پێی بڵێ بۆ کوشتمی یعنی ئەمە بەڕای هیچ جوابیتیان نیە یعنی چه جوابێکە دەیتەوە کەواتە هیچ عیبادەتێک ئەم بابەتە ناسڕ درێتەوە بۆیە بەڕاستی مەسەلەی کوشتن ڕوخاندنی بینێ ڕەب العالەمینە پێغەمبەری خوا ساسەمە فەرمێ لهدم الدنيا أهون عند الله من قتل امرئ مسلم أجر أم دنيا بروخيني يعني لفرموديك ترى فرمي أجر كعبة بروخيني لهدم الكعبة يعني بيت الله الحرام بروخيني آسانتر وأهونتر لكشتني إنسانيك أما يعني هيج لخوشبوني تاني أجر إنسانك هيج أو توبة بكاشتي ترى بين خوي وخاو دي أداو أم بابتانا أو شتي ترى بلام أم دياردي كشتنو يكتر كشتنا براستي ئەگەڕێتەوە بۆ سەرەتا دکتۆر ئیشارەتی پێدا خاستن لە مەسائیلی خێزانیە جار وایە لەسەر شتێکی زۆر بەسیط بووە یعنی من برادەرمان بووە سایقی دەستگایەک بووە لە تڕابگلایت پێکەوە وەستاون کوڕەکەی بەس سەری دەرکردوتە دەرەوە کوڕێکی هەرزەکاریە بووە ئەهان لەگەڵ سایقەکەی تەنیشتیا بۆتە دەمەقاڵێک خۆ یەکتریش ناناسن ئەم قسەی ئەو دەرپەڕێ و کەوتۆتە دوای قسەیەکی بەم و تۆ ڕاست سیلا هێنا و کابرای کوشتووە ئێخر تۆ نەحەقت بەسەرەوەتی نەعەزی داگیر کردووی ئێ قسەی خۆت بگرە بۆیە بەڕاستی ئەمە هەمووی نەتیجەی یعنی ئەتوانم بڵێم بێپەروەردەیی ئیمانیە پێنەزانینی ئینسانیەتی ئینسانەکانە تەقیممان تەقیمی ئینسانیەت نییە بۆ ئەم بابەتانە خۆم بگرم هادئ بم ئەو شتەی کە تا ئێستاکە ئەو کەسانی کە کوژراون جەنابتان وەکو سوحوفیەک بڕۆن تاقیق بکەن هەموو ئەوانەی کە کوشتنی لەسەر کراوە هەمووی قابلە بە حەل و عیلاج هەمووی یان بە پارە عیلاجە بێ یان تەواو لە ماڵەکەی خۆت دابنیشە و بیدە دەستی خۆی ڕەب العالەمینە بۆ ئەی کوژی خاڵێکی تر ئەوەیە بەڕاستی یاسا سەروەری لەم وڵاتە نەگەیشتوتە ئاستێک کە حدێک بۆ ئەم بابەتە دابنێ هەر قاتڵە و حکمی عیدامە درێ و دوای سوڵحەکرێ و بەرەبێ هەر قاتڵە و حکمی عیدامە درێ لەوێ بە خێو ئەکرێ سیستەمی قورئان بۆتی ناردووە قاتڵ ئەبێ بکوژرێتەوە ئەمە تعتیل بووە ئێکابرا ئەزانێت یعنی ئەزانێت دوای ئەمە سوڵحێکی بۆکەن یعنی من لەو بەینە نامێ درێژی کەمەوە یعنی عایلەیەک هات نەلام کابراوتی کوڕەکەمان ژنەکەی خۆی کوشتووە چی بکەم دەی تۆ بە حیساب حاجی کاروانی و بانخوازی و دوو قسە لەگەڵ دایکی بکەی و قەناعەتی پێ بکەی و وەڵام منیشتم باشە دوایی کە ڕۆیشتن بیرم کردەوتم باشە من چ بکەم یعنی معقوڵە شتیوا بکەم بچم قەناعەتێ بە دایکێکی جەرگ سوتا و بکەم کابرایەک ژنی خۆی کوشتووە بەم ژنە چی کردوتم چی کرد وڵای چی نەکردووە هەر بۆتە دەمەقاڵەیان کوشتوێتی یعنی من بچم سوڵح بۆ کەسێکی وا بکەم وەڵام من بەقەدەوە گوناحبارم کە کوشتوێتی والله دڵم نهات لەگە دایکەکەش قسەم کرد وڵاتم دوای تەلەفۆن بتم داوی لێبردنەکەم من تەداخلەمەکە ئەبێ ئەم ئینسانە عقوبەی خۆی بخوا لایکەمەی 15 ساڵێک بچێتە ژوورەوە چونکە کاکە ئینسانەکان ئاسان نییە کوشتنی لەبەرەوە یەک لەو گرفتانە ئەمەیە هەر کەسێکە کوژێوەرە دەی ڕیشسپی و بانخواز و فڵان و فیسار کۆ بکەرەوە پارە سەدەقە و سوال و دنیای بۆ بکە وەڵامە چێ کابرا کەسی کوشتۆ بچین سوڵحێکی بۆ بکەین لەبەرەوە ئەم کەلتورە وای کردووە ئەمانە دروست بن بەڕاستی خاڵێکی تر ئەوەیە
ئەو لە دەرەنجامی نەگونجانی ئینسانەکان بە تایبەتی ئەمانی کە تاسە کوشتنەکان هەبووە لە مەسایلی خێزانی بووە غەزور و زاوە و ئەم بابەتانە بووە. یعنی من لەگەڵ ڕێزم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دوو شەرتی بۆ داون کابرا دینی هەبێ و ئەخلاقی هەبێ. تۆ بۆ ئەیدی بە کەسێک کە ئەخلاقی نییە، بۆ کچەکە دەدێ بە کەسێک کە دینی نییە، کە حیفزی کەرامەتی ئینسانیەتی ناکە. لە نەتیجەیە کچەکە زوڵمێک ڕۆژێک دوانسیان زوڵمی لێ ئەکرێت، تۆ تەحمل ناکەی، ماڵ بەجێ دێ لەوێ بێ بە شەڕ. لەبەرەوە بەڕاستی زۆربەی کام کوشتانە دروست بێت زۆر جار خەتای باوکەکەیە کە وەکو ئەمانەتێک ئەو کچەی نەپاراستووە ئەیداتە دەست پیاوێکی دوو لە ڕووی هەموو لایەک ناپیا و نەتیجەکەی ئەوەی لێ دەرەچێت. بەڵێ سوپاس دەکەم کە حاجی دێمە خزمەت کەکتۆر سەبارەت بە کللتوری تونوتیژی بۆچی ینی پەنابرێتە بەرچێک لە کاتێکە یاخۆ کللتوری یەکتر قبولکردن هەر وەکو کاک حاجامەش پەیوەندی بە پەروەردەوەیە پەروەردە ئەوەی جا پەیوەندی بە ماڵی خەسوو بێ خەزوور بێت ماڵی بووک بێزاوا بێت. کاک حەکیم خشتی سەرەکی لە بنیادنانی تاک پەروەردەکردنە. هێت وەک مامۆستا فەرمی پەروەردەیەکی ئیسلامی ئەگەر کۆمەلگا بڕیارەکە دینداری تیا دینداری ئیسلامی بێ و چۆن تۆ ئەمە تەوزیفەکەی یعنی تۆ لە قوتابخانەوە دواتر لە زانکۆ دواتر لە دەستگاکان دواتر ڕێکخراوەکان ئەمانە کاریان چییە؟ یعنی ئمە دەیان موسسەی ئاینیمان هەیە کە لە مزگەوتەکان ناخۆیە بینێتەوانەیە هەزاران مامۆسای ئاینیمان هەیە یعنی وتاری هەینی بە سەدانە کە دووبارە ئەبێتوانێت واتە ئێمە ڕۆژانە مزگەوتەکانی ئێمە جمەی دێ لە نوێش خوێنان و لە ئیماندارەکان. ئایا بۆ نەمانتوانیوە تەوزیفی ئەمە بکەین بۆ کەمکردنەوەی ئەم کوشتنانە؟ یعنی وەکو مامۆستا کاروان فەرمووی ئایا ئەوانەی کە بە کردداری کوشتنەکە هەڵەسن کەسیان ڕۆژێک گوێیان لەو فەرمودەیە نەبووە کا فەرمێ لە هەدم الکەعبەتی ئەعظەم کە تۆ کەعبە بڕوخێنی کە کەعبە ئیتر ڕۆگەی ئیماندارانە یعنی چەند ملیار مسلمان ڕووە کاتە کەعبە بۆ نوێژکردن ڕۆژانە ڕوخاندنی ئەمە لە لای خوا ئاسانترە تۆ نەفسێک بکوژی یعنی مرۆڤانە گویان لەمانە نەبوو یان گویان لێ بۆ بە سادە و ساکاری دینداریەکی سەدحی ئەکا ئەم خەڵکە بۆیە پەروەردەکردنەوەی تاک یعنی بە ئیماندارەکانیشەوە بە ئایندارەکانیشەوە چونکە من گومانم هەیە لەوانەیە کە ئەو کردداری کوشتنە ئەنجامەدەن هەمووی چێن وەک جەنابە فەرموو خەسووە زاوایە خەزوورە خۆمە هەر ئەمەی ئەم کوشتنەی ئەخیران چەند ماوەی چەند ژن و مێردوون بەڵێ باسی 2 ساڵیان کرد 2 ساڵ دوو مانگ ینی کاتێکی زۆر کەمە کە مامۆسایەکی ئاینی ئەم مارەکردەی ئەنجام داوە هین چەند بابەتێکی ئاینی یاوە بەگوێی ئەم دوو کەسەیە کاتێکە مارەکردنە ئەنجام دراوە بەڵام چونکە پەروەردەیەکی دروست نییە دوای 2 مانگ ئەم کەسەیە خەزوری خۆیە کوژ مەسەلەن پێش هاوسەرگیری بێ دواتر بێ چی بکرێ ینی بۆی نەگاتە ئەو حاڵەتی کوشتن و خۆ کوشتن و ئەوانە گرنگە چی بکرێ جاخۆی پەروەردەکردنی تاکە من باسم کرد لە قوتابخانەوە دەست پێکاو بۆ زانکۆ بۆ ئەو هەموو ڕێکخراوە ئێستا بە دەیان پرۆژە هەیە کە باز لەوە کرێ کە مەرجنیە هەموو گەنجێک کە گەیشتنە ئاستی ژنهێنان یاخود شوکردن بە کەڵکی پرۆسی هاوسەرگیری بێن یعنی بزانن کە ئەم پرۆسەیە چییە مناڵ بەخێوکردن چییە نایزانن لەبەرەوە هین هەیە ینی کۆرسی تایبەت هەیە بۆی کە تۆ دوو گەنج فێر بکەی کە چۆنەچنە ناو پرۆسی هاوسەرگیری بەس ئەوەی لە دەرگەکانەیە ئارەزوومەندانە نییە وزام چل خۆی لە ڕاستی نەکراوەتە ئیجباری بەڵام ئەمە ئەبێت دەیان ڕێکخرا بەس دەرو دەزانی ئیجباری بێ ئەمە ئەو پێش ڕاستی خۆی مارە بڕین و خۆی باشە ئەسڵە لە ئینسانە یعنی ئینسان ئەسڵ ئەوەیە کە باشە بکە یعنی ڕووناکی ئەسڵە لە دنیاە تاریکی نەمانی ڕووناکی ئەگەنا تاریکی وجودی نییە شتێک نیە ناوی تاریکی بێ کە خۆر نامێنێ تاریکی دروستە بێ ئەسڵ ڕووناکیە باشە ئەسڵە لە ئینسانەکە بیکە بەڵام خۆ بە درێژایی مێژوو لە سەرەتای دروستبوونی ئادەمی زاتەوە کوشتن هەبووە یعنی ئێمە زانین کە قابیل و هابیل لە کوژێ واتە سەرەتای کوشتن مرۆڤ کە ئەمەیتر کردارێکە لا ئەیە مرۆڤە لە یاساکان پێشێلەکە واتە ناهاوسەنگەکەی کە لە سەرەتای ئاماژەمان پێکرد لە دەرونی مرۆڤ دەست پێکا بەوەی بەغیلی بەوەی حەسوودی بەوەی نەگونجان بەوەی نەزانین بەوەی نەتوانینی هەڵکردن و هەبوونی تۆلەرانس و یەکتر قبولکردن لەسەر شتە سەرەتاییانەی کە ژن و مێردێک پێویستە لە سەرەتای تەمەنیان هەیان بێ نایزانن بۆیە زۆر جار پێویستە کام کۆرسانە ئیجباری بێ بۆ هەندێک کەس کە تۆزانی لە شوێنێکەوە هاتۆ بۆ نمونە ئاستی خوێندەواری ئاستی ڕۆشنبیری ڕووناک فکری دینداری و ئاینداری پەروەردەبوونی پرسیاری لەسرە و لە سەرەتاوەکو ئەم دایک و باوکەی کە هەستیان بە بەرپرسیارەتی نەکرد ئەم کچیان نابە کێ یان ئەم باوک و دایکی ئەم کوڕم هەستیان بە بەرپرسیاری نەکرد کچێکیان بۆ کوڕەکەیان خواست ئەم نەگونجانانە ئەم کێشانەی لێ دروستە بێ دەبێت لێکۆڵینەوەی تەواو بکرێن بۆ کوڕ بێ بۆ کچ بێ
من هەردوو ڕەگەزەکە وەکو یەک تەماشاکەم کە هەردووچیان پێویستیان بە پەروەردەکردن هەیە بە ڕۆشنبیری هەیە بە بینینی ئەو کۆرسانی کە هاوسەرگیری بریتی نییە لەوەی کە تۆ ڕقەبەرایەتی یەکتر بکەیت زۆر جار لە کوردواری خۆماناڵەیە کچمان بەخێو کرد و کوڕی خەڵک بردی یان بە پێچەوانەوە کوڕمان بەخێو کرد و کچی خەڵک بردی ئەم شتانە بەڕاستی هەمووی خاڵی سلبی دروستەکە لە سایکۆلۆژیای ئەم دوو گەنجەیە بۆیە بە ڕقەبەرایەتی ڕەنگە زۆر جار ئەو کەسانی کە لە دەوروبەری ئەم کچەن نەسیحەتکارێکی باشی نین پێڵێ تەنازل بۆ کوڕەکە نەکەی یان کوڕەکە ئەگەر بەگوێی خێزانە تازەکەی بکڵن بەخوا کوڕێکی سەرژنانیە مامۆ شتێ بە قسەی ژنەکەیەکە واتە دەوروبەرەکە لیان تێکێن ژیانێکی ناگونجاویان بۆ وەکو ڕقەبەرایەتی و شەڕکردنیان تیا دروست دەکەن بۆیە لەسەر شتی سادە و ساکار لەسەر مۆبایل لەسەر بەکارهێنانی مۆبایل لەسەر خواردن ئامادە نەبوون لە ژەمێکە شەڕ و ئاژاوی وا دروست بۆ بە کوشتن کۆتایی پێهاتوە تۆ لە دادگاکان دۆسەی وایە کاک حەکیم ئەمە لیژنێکمان هەیە لە سێشەمانە دادگاکان ئەو کەیسانی کە جابوونەوەی ژن و مێردن و دواتر هەڵگرتنەوەی مناڵانە لای کێبێ تۆ زانیت چ کارە ساتێکە ئێمە هەفتانە سێشەمان بە خەم و خەفەت بەڕێکەین بەڕاستی سێ پزیشکی پسپۆری دەرونین لەگەڵ توێژەری کۆمەڵایەتی بە هەمیشەی ئێمە سێشەمان لە سەرێشین چونکە بەردەوام جاران ئەگەر بگەڕێنەوە بۆ 10 ساڵ لەمەوە بەرکە من لەم لیژنەیە بوو مسەرۆکاتی ئەم لیژنەیەمە کرد لە هەفتەیەکە 1 تا 2 کەسی وامان بۆ هات لە هەموو دادگاکانی دەوروبەری سلێمانی ئێستا بڕوا بکە هەفتە نییە 5 تا 7 بۆ 8 کەس نەبینین کە ئەو ژن و مێردانی جابوونەتەوە شەڕیانە لەسەر مناڵەکان لای کێبێ یان بیبینن یان نەیبینن یان 24 کاتژمێر لە هەفتەیەکە لای کێ بمێنێتوانێ شەڕە ئەجینا خۆگەر خۆیان ڕێکەون و بە ئاسوودەی گونجاو بن ناگاتە دادگاکان هەلە بێ ئێمە بەردەوام لەم کێشانە ئەبینین لە هەنێکیانە پرسین هۆکاری جابوونەوەکان کە هەمووشتی زۆر سادە و ساکار و هەنێ جاری تر سەری کێشاوە بۆ خراپ بەکارهێنانی ئەم ئامێری پەیوەندیکردانە و دروستبوونی پەیوەندیەکی نادروستی با بڵێن خیانەتی هاوسەرگیری لە بینی هاوسەرەکانە و دواتر جیابوونەوە شەڕ و ئاژاوە بۆ مناڵەکان و بەڕاستی نمونەی وا بیستین جاری وای مناڵێکەڵێن تۆ حەزەکەی لای دایکت بیان لای باوکت بی مناڵێکە بەدڵی پرۆڵەوەڵە من حەزەکەم لای هەردووچان بە یعنی کارەساتیان خوڵقادۆ بەڕاستی ناڕۆشنبیری تاکی ئێمە گەنجانی ئێمە لە هەردوو ڕەگەز وای کردووە کە مناڵە خەنەوانێ ئەو مناڵانە سەرگەردانە بن زۆر جار سەرێک کێشە بۆی کە ئێمە بڕیارێکە دەین کە پێمان ناخۆشە ئەڵێن ئەم مناڵە بۆ نمونە لایەن باوکە بێ بۆ ئەم دایکە بە شێوازێکی دەوری کە دادگا بڕیاری بۆیە بیبینێ زۆر ناخۆشە ینی ئەم مناڵە چۆن ئەبێت ئاوا بشی بەڕاستی ئەوە هەمووی نەبوونی ئەو پەروەردەکردنیە کە پێش پرۆسە هاوسەرگیریەکە ڕوویداوە بۆیە هەنێک لەو تاکانە بەڕای من پێویستە بە ئیجباری بنێرن بۆ ئەو کۆرسانە بەڵێ سوپاس دەکەم کاک حاجی سەبارەت بە ئاسەوارەکانی کوشتن هەر لە بڵێن لە دنیاش جگە لە قیامەتیش جگە لە ماڵ وێرانی هیچ تر بە دوای خۆی دادێنێت و دواتریش لەسەر ئەو حاڵەتانی کە باست کە چی بکرێ بەسەلەن بۆ کەمکردنەوەی هەر بڵێن کوشتن بەرامبەر ناکرێت بەس چی بکرێ بۆ کەمکردنەوەی ئەو مەسەلەی چەکداری کە ئێستا یاسای چەکیش دەرچووە تۆ دەتوانی دەماچە مۆڵەتی دەماچە و کلاشینکۆف وەربگری و مەسەلەی نەبوون یاسا سەروەری چی بکرێ بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی کوشتن کاک حەکیم هەر کۆمەلگایەک یا هەر خێزانێک پابندە بەو کەلتورە یا بەو پەروەردەیەی تێتایە گەورە ئەبێت ئەو ئینسانانە لە ناو ژینگەیەکە ئەبێ گەورە بن ژینگەیەک بێ پڕ بێ لە پەروەردەی ئیمانی لە پێغەمبەرەکەیان فێرم صلی الله عليه وسلم ئەگەر ئێمە ئیماندار بین باشە بۆ چاو لە کەسێ بکەین بۆ ڕئیس عەشیرەتی ڕئیس حیزبێ لە کۆمەڵە چەکدارێکی خەڵک کە خەڵکیان کوشتووە بڕیوە ئەی بۆ چاو لە پێغەمبەرەکەمان نەکەین کە ڕەحمەتەن لیلعالەمینە بۆ چاو لە خەڵکێک نەکەین کە لە ژیانیان سەرکەوتووە بۆ چاو لە قاتلێ بکەین بۆ چاو لە خەڵکێک بکەین هەتا بەیانی سەرخۆشە بۆ چاو لەو خەڵکە بکەین کە حرامە خوا و حرام ئەکا ئەی بۆ چاو لە کەسانی نەکەین کە چۆن ژیانی دروست کردووە و سەرکەوتوو بووە لە ژیانی کۆمەڵایەتیە ئێمە مشکلەکەمان لەوەیە وە گوتم ئەو جیلەی کە یعنی ئەو نەوەی کە لەگەڵ ڕێزم بۆ هەر هەموو کەسێ ئەو نەوەی کە تا ئێستاکە پێشتر لە دوای پێشی ڕاپەڕنیەوە تا ئەمڕۆ وەگوتم تەسیرات و کاریگەری ئەوانە لەسەر ئەو جیلەی کە ئەمڕۆژەیە هەرماوە ئەوە ئەرکی سەرشانی ئەو مامۆستا و جەنابی دکتۆر و خەڵکێکی ترە کە خەمخۆری ئەم میلەتە ناکرێ مامۆستایانی مینبەر و ناکرێ مامۆستایانی قوتابخانەکان کۆلیژەکان و ئەهلیەک کە خەڵکێک دڵی بەم وڵات و بەم خەڵکە ئەسووتێ نەک ئەو خەڵکەی تەنها گیرفان پڕی ئەکەن گیرفان بڕی ئەکەن
ئەو خەڵکە کە دڵی بە ئەخلاق و قیەم و مەبادی و خێزانی ئەم میلەتە ئەسووتێ ئەبێ ئەم خەڵکە کۆڵ نەدا بۆ ئیسلاح و چاکەکردن و پەروەردەکردنی جیل و نەوەیەک کە کەلتوری پێکەوە ژیان و یەکتر قوبولکردن و لێبوردن کە بەڕاستی لێبوردن سیمای جوانی ئیسلامیە و ئەتوانی بڵێ نەرمونیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمەندە تەکیدی لێ کردووە، یعنی نەرمونیانی لە هەر شتێکا بێ جوانی ئەکات. ئەم نەرمونیانیە ئەمە عیب نییە، ترس نییە، ئەمە سەرکزی نییە، ئەمە بێغیرەتی نییە. نەرمونیانی لە کوردەواری خۆمانە ئێستا وای لێ هاتووە، کەسێ نەرمونیان مێ، کەسێک تۆزێک لە مافی خۆی بێدەنگ بێ بۆ ئەوەی مشکلە گەورەتر نەبێ پێڵێن بێغیرەتە. ئەگەر غیرەتە وایە لێتەدا، ئەگەر غیرەتە وایە ئەتکوشت، ئەگەر کوڕی من وایە ئەتکوشت. لەو بینە لە مشکلەیە کابوو مشکلێکی خانۆ بە دووسێ دەفتەر حەلە بێر سێ دەفتەر خانۆکە لەوانەیە بیکەی دوو بەشێکی دەفتەر نیۆیان بەرکەوە کابرا سێ چوار کوڕەیە ئەڵێ من بیکەیسی ئەبەمە سەربان باشە سەربانی خانۆکە پیاوشمێ بێتە پێشەوە با کوڕێک هەر نەبێ توخوا ئاخەتەوە معقوڵە تو ئەبێ سبێنە من بەدە دەفتەر سڵحت بۆ بکەم قەتڵیش ئەەکەی ئەمە کێوە ئاڵێ باوکەکەەوە ئاڵێ کەواتە ئێمە تەسیراتی جیلی کۆممان بەسەرەوەیە بۆی ئێستا بەبێ ئێمێ خەلەخەمی دروستکردنی جیلێک بین وەک چۆن جیلی بەنی ئیسرائیلی بەسەراحەت ئەڵێم 40 سەنەتەن یەتیهونە فی الأرض. ئێمە ئێستا بەسەراحەت ئەیلێم 30 ساڵی ڕێکە لە ناو کەلتوری شەڕ و چەکداری و عەسەبیەت و شانازی بە یعنی هێز و قووەت شانازی بە عەقڵ ناکەین، بە ئیبداع ناکەین، بە داهێنان ناکەین، بە مەبدە و ئەخلاق و قیمەکان ناکەین، بە هێز و قووەتێکین کێ بە قووەتە ئەو لە پێشەوە کێ بە قووەتە ئەو حکومڕانە یا فڵانە. ئەو 40 ساڵی کە بەنی ئیسرائیلی بۆ 40 ساڵی دانا ڕەب العالەمین 40 ساڵ بێ جیلێ بگۆڕێ. ئێمە 30 ساڵمان تێپەڕاندووە. ئەم 10 ساڵش ئێستا جیلێکی تر گەورا بێ کەواتە ئەم جیلێکی ئێستا گەورا بێ ئەبێ ئێمە وای لێ بکەین ئەم جیلە جیلێک بێت یعنی یەکتر قبولکەن جیلێکی نەرمونیان بێ منطقی بێ عاقلانەتر بێ لە ئێمەمانن سەراحەتەن. ئەبێ ئەمە ئەرکی مامۆستایان و پەروەردەکارانی ئەم میلەت و ئەم وڵاتەیە، ئەرکی مامۆستایانی ئاینیە، مامۆستایانی قوتابخانەیە و بە سەراحەت لێرەش ئەیلێم. گەورەترین ئەرک ئێستاکە لەسەر شانی حیزبە ئیسلامیەکان بە تایبەتی یەکگرتو و کۆمەڵ. حیزبی ئیسلامی ئەبێت تا ئێستاکە ئەوەی کە ماوەت ئەها چۆن دەڵێ هەوێنی کۆمەلگا یا ئەتوانی بڵێ کەلتوری قوبولکردن و پەروەردەکردنی ئیمان و ئاوەدانکردنی مزگەوتەکان و گەورەکردنی گەنجانێکی خواناس و دیندار ئەرکی ئەم حیزبە ئیسلامیانەیە. نابێ ئەم سەنگەرە چۆڵکەن، نابێ ئەم مەیدانە چۆڵکەن. ئەبێ هەرچی کەسێک هەست بە مەسئولیەت دەکات ئەوەی کە مسلمانێکی مولتەزیمە ئەم ساحەیە بەجێ نەیەڵێ. ئەبێ ئێمە جیلێک گەورە بکەین، ئەم جیلە لە جیاتی کوشتن خەڵکەکەی قبول بێ، سڵح هەیە، خوا سڵحی داناوە، خوا فیدیەی داناوە، مەسەلەن دیەی داناوە، تەعویزی داناوە، ئەمانە هەمووی قابلن بە عیلاج. بۆیە بەڕاستی ئەمە پێویستی بە چۆنەڵی قۆڵ هەڵکردنێکی باشە، بە نەفەس درێژکردنێکی زۆر باشە. یعنی منە ڕۆژێک کابرا هاتووە بۆ نام لەگەڵ یعنی خێزانە بینیوەتی لەگە زەلامێکە بە هەموو شتێکەوە باشە بۆ خۆی گرتووە سیلاحەکەی ئەلێرە بوو وتی کاک حاجی ئەوە دەمانچەکەمە بەس خەریک و بیکوژم خوا ناردی لە دڵم بێم بۆ لای تۆ دانیشتومە سڵحێک و پەیوەندیەک و ئێستاکە خێزانێکی ئاسوودە و ئارام و تۆبەیان کردووە و تەواو خۆ باش هەر کەسێکی تر بووە ئەیکوش ئەگەر بیکوشتەیە کابرا لەسەر جن بوو ژنیش ئەوە مردبوو بەڵام ئەو تۆبەی کردو ئەمیش خۆی ئیسلاح کرد خێزانەکان نەوەشایەوە کەواتە ئەم میلەتە پێویست میلەتێکی دڵپاچین میلەتێکی سادەین ساویلکەین بەڵام خەڵکی حەکیممان پێویستە سەراحەتەن خەڵکی خەمخۆرمان پێویستە میلەتەکەمان گۆ ئەگرێ بەڵام لەواچێت خەڵکێک نەبێت بتوانێت شتی باشی بۆ باز بکە خۆ جەنابەت ئیعلامی ئەزانی دکتۆریش باش ئەزانێ خۆمان چەند لەناو جارە خوتبەمان جۆرێ بووە کابرا لێ بێ ئەوە مستحقی کوشتنە بێ بکوژرێ کاکە چۆن بکوژرێ خۆ گاڵتە نیە و کوشتنە ئەمە بەڕاستی ئەبێ پێداچوونەوەیکی باشی بۆ بکرێ و پەروەردەیەکی جوانی نەوەکانی خۆمان کوڕەکانی خۆمان بکەین بە تایبەتی لە ماڵەوە ئەبێ دەست پێ بکرێ یعنی ئێستا ئەبێ ئەم دایک و باوکە زۆرجار دایک و باوک ئەبێ بە تایبەتی باوک ئەبێتە قودوەیەکی خراپ یعنی جاروا بۆ دایک گوتوێتی ئەگەر کوڕم تۆ حەقی ئەوە نەکەیتەوە حەقی خوشکەکە نەکەیتەوە کە زاواکە لی داوە کوڕی منی شیرت لێ حرام بێ باشە بۆ واکەی باوکەکە بە هەمان شێوە دەی باشە ئەم باوکە کە چووە زاواکەی بکوژێ باشە دانێمە گەنجە تەجروبەی لە ژیانە نییە بۆ وەکو باوکێکی دڵسۆز یان کچەکە تەلاقدە و بێنە ماڵەوە و بە ئاسانی جیابی بێتەوە یان بۆ ئیکوژی غەڵەتی کردووە ئیسلاحیکە هیدایەتی بدە بۆ وای لێکەی بکەوێتە سەر جادە بۆ وای لێکەی مەسەرەن دەست بچێتە خوێنی ئەوە کەواتە لێرە عەقڵ غائیبە سەراحەتەن دین غائیبە ویژدان غائیبە حکمت غائیبە ئەوەی کە هەیە
تووڕەیی عەسەبیەت ئازایەتی بە حساب یعنی وەک پێم ساسان فەرمێ لەیسە الشەدید بالسرعة يعني ئەوە نییە ئینسان بەغیرەت بێ بۆی کە بگرێ و بکوژێ بەڵام الذي يملك نفسه عند الغضب عاقل و ژیرمەند و حەکیم و خاوەن حکمەتە و کەسێک کە خۆی بگرێ بەڵام ئێمە هەر تووڕین هەر توندین هەرە گرینت بکوژین ئەگەر نەیکوژین بێ غیرەتین تۆکەی پیاوی ئەو ئاواکە لەبەرە بەڕاستی ئەمە قورسە یعنی من هەمان ئەو قسەی جەنابی دکتۆر کە ئەو لە دەستگاکانە من لەم بینە لەگە پۆلیسی تونند و تویژی ئافرەتان نبووین بەڕاستی ئەوی هیلاچین بەڕاستی هیلاچین یعنی ئەوە دڵ ئەگەر ئێمەمانان نەبین لەم دەستگا و مؤسساتانە ئێستا قەتڵ چەند هەیە دە ئەوەنی تر ئەبێ ماندوون یعنی لە جاتی لجنەیەک دە لجنە تەشکیلەکەین لە جاتی کاکە ئەو هەموو مەلایشی چییە خۆ مەلایەت نابێ خۆتبە بدە وەرن لە گەڕەکەکانە بەڕاستی ئەمە تەشکیل کرێ لە گەڕەکان ناو عەشایرەکان خەڵکێکی ڕیسپێ بوو بۆ جاران کە پیاوێکی ڕیسپی قسەیە کرد ڕئیس عەشیرەتی قسەیە کرد بۆ نمونە ئەیود ئەوە سڵح بکرێ ئەوە بکرێ و ئەو گەنجە هیچ قسەی ناکرد ئێستا حیساب بۆ باوکو بۆ باپیرە و بۆ مام و بۆ ڕیسپی بۆ بانخواز و بۆ مەلا ناکرێت یعنی بەبیرم دێ مامۆستا عەبدولخالقی خۆمان لە هەولێر و لەگە مامۆستا نادر جارێ باسییان کرد چوونە سڵحێک بە حیساب چوینە سڵح بکەین ینی بۆ ئەوەی کە مشکلە دروست نەبێ وەڵاو تیۆرەوە زانی کەوتنە ناویەک بیانگری سوادین و ئێمەش کەوتینە ناو شەڕەکە ئێمە مەلای قوربەسەر چۆ بۆ سڵح ئەوانیش کەوتنە ناو شەڕەکەەوە یعنی میلەتێکین بە قسەی مەلاش ناکەین تۆ تەسەوڕەکەی ئێستاکە یعنی بۆمان لێ هاتووە لجنەی فتوات ئەڵێ مامۆستای ڕیسپی کە ئەم شەریعەتە بۆ چی ئەکاتەوە پێت ئەڵێمە حەڵاڵ و ئەمە حرامە تۆ تەسەوڕەکەی بە قسەی ناکە تەسەوڕەکەی بە قسەی فەقیه و عالیمەکانمان ناکرێ حیساب بۆ مەلە و مامۆستاکان ناکرێ ئێکاکە ئەمە جیرێکی لێگەوە نە بە قسەی خواکات نە لە قانون نەترسێ وەنیە کەلتورێکی خراپیش گەورەی کردووە یعنی وەک گوتم ترسێکی نییە ئەلێ سبەینە سڵحی بۆ کرێ وەڵام ئەمنەوەی ئەوەی لێ دەرەچێت لەبەر بەڕاستی ئەرکی سەرشانی ئەو کەسانی کە ئیسلامین مامۆستای ئاینین مامۆستایانی مەکتەب زۆر قورسە بۆ ئەوەی هەتا دێ وەزعەکە خراپ ئەبێت بەڕاستی ئەبێ ئێمە زیاتر بچینە ژێر ئەو بارەوە نێلین شیرازەی نەفسیەتی ئینسانەکان تێک بچێ و شیرازەی خێزانەکان تێک بچێ جوودی خۆمان ماندووبوونی خۆمان زیاتر سەرف بکەین تا نێرین ئەوەی کە کراوە بکرێتەوە ئەو قەتڵشتان سوپاس دەکەم کە حاجکەک دکتۆر سەبارەت بە یاخودی بکرێ بۆ کەمکردنەوەی ئەو ڕووداوانە یاخود سەبارەت بە پەیوەندی ژن و مێرد لەکوێدا پێویستە خەڵکی تر قسەی تێدا بکات چونکە زۆر جارێک کەسی سێمات ڕەنگە کێشەکان ئاڵۆستر بێ لەکوێدا پێویستە بۆ لە ڕاستیا بەڵێ هەر پێم خۆش بوو ئەوەی کە مامۆستا فەرمی زۆر جار خۆتۆکرێت تاک لەسەر جوامێری و شەهامەت پەروەردەکەی کە ئازابێ کە چاونەترس بێ کە بۆ دوژمنی ڕاستەقینە لەسەر بە ئامادە بێ و باوەڵێم بچێتە مەیدانی جەنگەوە بەست خوا شەهامەت لەکوایە پیاوێک بە کۆڵێک ڕیش و سمێڵ و هەستێ لە خێزانێکی بێدەسەڵاتی خۆی بە یعنی هەستێ بە شەق و زلە و بە لێیان لە ئافرەتێکی بێدەسەڵات کە لە توانای جەستە شار دەرەقەتی نایە مەگەرەوە ئافرەتە لە دەوری کاراتی وشتی بینی بێژنار دەرەقەت نە جوابیشی باتەوە یعنی شەهامەتی چیتیان بچ جوامێریکی تایەتەوە چ جای بە چەکەوە بە سیلاحەوە بچیتە سەر ماڵی ئافرەتێک و خەسوود بکوژیت و بووک بکوژیت و باوک بکوژیت و یعنی جوامێری و شەهامەت زۆر جار ئەمە لەو شەڕانگێزی و لەو هەڵچوونە دەرونیەوە دروستە بێ کە ئەم کەسە ئیتر عەقڵ یەتە خوارەوانێ عاتیفەیەکی خراپ زاڵە بێ ئەو توندی توژەی کە لێ بەرهەمێکە وتمان یان بۆ خۆی خودکوژی ئەنجامەیە یان بۆ خەڵک ماڵوێرانی شەم لە دنیا هەم لە قیامەت ماڵوێرانیەکەی بەڵێ بێگومان ئاسەواری خراپی کۆمەڵایەتی و لە قیامەتیش جا لە ڕاستیان من لەگەڵ هەردوو بابەتەکەم چونکە بیرمان نەچێ هەنێ جار کوشتن بە ئەنقەستە و هەنێ جاریش بە خەتەئە بە هەڵەیە يعني ئەوانەی کە خوای گەورە لە قورئانە باسی ئەفەرمێ وەالصلح خەیر ئەو شتانەی کە با بڵێن لەسەر کوشتن دراوە دیە و ئەوی مامۆستا ئاماژەی پێکرد بە تایبەت بۆ ئەو کوشتانەیە کە بە هەڵە ڕووی داوە یعنی کوشتنێک کە بە ئەنقەستە و ئەم کابرایە چەند کەسێکە کوژێ من گومانم لەوە نییە کە ئەو کەسێک وەک مامۆستا فەرمی سڵحیشی بۆکە یعنی بەشدارە لەو تاوانەیە ئیلا مەگەر کارەساتەکە زۆر گەورە بێ بۆی کارەساتی گەورەتر ڕوونەیە تۆ چیتە ئەم سڵحەوە بۆی خێرێکت دەستکەوێت کوشتنی گەورەتر ڕوونەیە ئەجنا کابراایە کەسێکی کوشتووە یعنی بە ئەنقەست و پەشیمانیە لی تۆ سڵحی چی بۆکەی پارە چی بۆ کۆکەیت باش بەس وەکو کەسی سێم لە بینی هاوسەران بەڵێ وەکو ئاماژەمان پێکرد بێ ئەنێ کەس ئیجباری کە دادگا کە لێکۆڵینەوەی کەسێتی هەیە ئەم کەسێتیە گونجاو نەبوو بۆ ئەم پرۆسیە ئیجباری کە هەر لە پێش هاوسەرگیریەکە و کۆرسانە ببینێکە بە ئینگلیزیڵێ ئەنگەر مانجمنت واتە پرۆسەی چارەسەری تووڕەبوونەکان ئەو کەسانە چۆن تووڕەبوونی خۆی کۆنتترۆل بکە جۆنێتی تۆلەرانس و قبولکردنی یەکتری ئەمانە ببینێ بە دەورە پاشان
مەجالدان بە دوو کەسەکە خۆیان ئامۆژگاریکردنیان لەلایەن کەسی دەرەجەیە کە دایک و باوکە خوشک و برایە کەمتر پور و نەنک و خاڵ و مام و ئەمانە کە یەنە ناو مۆزوعەکانە بەڕاستی زۆربەی جار تێکیان زۆربەی جار ئامۆژگاری خراپەکەن وەکەوەی کە ئاماژەم پێکرد زۆر جار نەسیحەتی خراپی چ کچەکە چ کوڕەکە بۆ تەنازول نەکردن بۆ یەکتری و گەورەکردنی کێشەکان چی دەبێت بکرێت بۆ کەمکردنەوەی مەکاتۆرسە بەستابەتی چەک بەربڵاوە چەکداری زۆر هەیە ئەوە یاساوکو پێوی جێبەجێ ناکرێت بڵێن تۆمەتباران تاوانباران دەستگیر ناکرێن کەدانی ئابووری و سەقامگیری بەڵێ کە دەستگیری ژەکرێن یان سزای لە سێداران جێبەجێ ناکرێت کە بەڕاستی خۆی ئەوە خۆی خاڵێکە تۆ لە کۆمەلگایەکەی یعنی زۆر جار من لەگەڵ کەسانی زۆر لە باڵا و ڕۆشنبیریش کەوتوینەتە ئەم گفتوگوێتەوە یعنی چی ئەڵێ لەگەڵ حکمی ئەعدام نیم یعنی ڕێک وەزانە کۆمەلگای کوردی کۆمەلگای سوئیدیە کۆمەلگایەکی زۆر پێشکەوتووە یان کۆمەلگایەکی تری ئەوروپی کە ئەعدام تیا جێبەجێ ناکرێت بۆ نمونە بەڵام بەدەیان یاسا و ڕێسای تری هەیە بۆ ئیسلاح و چاکسازی لە گرتوخانەکانیانە کە ئەم کەسە کە کردەی کوشتنی ئەنجامداوە واتە قاتڵە چاکی کەنەوانێ بێ ئەوەی ئیعدامی بکەن بەڵام تۆ یعنی چ شتێکی تر لەو کۆمەلگایە ئەچێت تا ئەم بەڕێزانی کە ئاڵێن ئێمە زۆر جارم تۆ ناکرێت کاکە یعنی لەگەڵ یاسای ئیعدامانی ئەی چیت کردو ئەی لەگەڵ بۆ تەمێکردن باشە ئیعدام خۆی خۆیان یاساناسەکان ئەڵێ بۆ ڕەدعا یاسای توموتیش بۆ ترساندنی خەڵکە یعنی چۆن تۆ ئەڵێ یاسایەکی تونگدانەی جێبەجێکردنەکەی زۆر سەختە بۆی خەڵک نەوێرێ بچێ ئەو کردەیە ئەنجام بە یعنی بۆ ترساندنی تاکەکانە بۆی بەکردداری کوشتنەکە هەڵنەچێ بەکردداری دزیەکە هەڵنەچێ بە هەڵخەڵەتاندنی خەڵک هەڵنەچێ یاسایەکی توموتیژی بۆ دانی بۆی تجارەت بە مخدراتەوە نەکا زۆر شت هەیە کاک حەکیم کە بەڕاستی ئەکرێت دەستگاکانی دەوڵەت پێی هەستن ئێستا لێ خەمساردن ئێستا حکومەت وەکو دەسەڵاتوانێ بڵێن کوشتن سنووردار بکە ئەوە هەر کۆنتترۆل ناکرە بڵێن نەمێنێ بەس لەڕێی سەروەری یاسا بێ لەڕێی کۆنتترۆلکردنی چەکەوە بێ لەڕێی دەستگیرکردنی تۆمەتباران سزای لە سێداران جێبەجێ بکرێت هەموو ئەمانی جەنابەوەتێ لەگەڵ خۆشگوزەرانکردنی تاکەکانی کۆمەلگایە کاک حەکیمیان تۆ کابرای باری ئابووری تێکگاوە ینی کابرا دوو مانگە موچەی وەرنەگرتۆ مەزاجی نییە تونگوتیژە کارەبای لێبڕی عرەقەکاتەوانێت تونگوتیژە ینی تۆ خۆی دەستگایەکی ئەم دەوڵەتە تونگوتیژی بەرهەمەیەنێ ینی ئەم دەوڵەتی ئێمە ئەم حکومەتی ئێمە ناوی حکومەتی هەرێمە بەڕاستی واکە تاکەکانی ئاسوودەیی دەرونیان نەبێ هەر ڕۆژەی بە شتێکەوە مەشغوڵیەکە ئێم کابرایە تونگوتیژە بێ لە ناو خێزانەکەیە یعنی یەتە ماڵەوانێ داوای پێداویستی لەکرێت لە خێزانەکەی لە مناڵەکانی تۆ موچەند نەیاوەتێ ینی ئەم بچ ئاسوودەیەکی دەرونی و ئەم خێزانە بەخێوکە بەڕاستی ئەم شیرازە تێکچوونە کاریگەری هەیە لەسەری ئەو گەنجانی کە هیچ کارێکیان نییە ینی تۆ هەر لە گەڕەکەکانیشە دەستگایەک شوێنێکی خۆشی ڕابواردن ساحەیەک بۆ دووگۆڵیکردن و کات بەسەر بردن شتێکی وات بۆ دابین نەکردووە لە شوێنە دوورە دەستانە ئەیانی ئەم گەنجە بەچیەوە مەشغوڵ بێ تەنها گازینۆیەکە بینێ ئەچێ خەریکی نێرگەلە کێشان و جگەرە کێشان و هەنێجار یعنی مادە هۆشبەرەکان لێەوە سەرچاواگرێ بەڕاستی کە فێرە بێ بەرەو خواردنەوەی کوحول و مادە هۆشبەرەکانی تر و ئێوە چی لێ توژی لە ناو خێزان و کە دەستی ناکەوێت مادەکە پارەی پێنیێتە تونگوتیژی دەست پێەکە سپاس دەکەم کاکتۆر کاک حاجی سپاس دەکەم دووخولەکێکیش بۆ جەنابەت چی بکرێت بۆ کەمکردنەوە و پەروەوەی کە باسی پەروەردەی ئیسلامیت کرد هەم لە قوتابخانە کە ئێستا لاوەسکراوە چەندە گرینگە باخی پێ بدرێت وەڵا ئەو پەروەردەیەوە گوتم یعنی هەر میلەتێک ئەگەر لە هەر بوارێکا بیەوێ پێشکەوێ و شیرازەی کۆمەلگا و خێزان تێک نەچێوێت بە پەروەردە ئەساسە و قورئان شاتوو بۆ پەروەردە یەکێک لە ناوەکانی خوا ڕەبە ڕەب العالەمین ڕەب یعنی پەروەردەکار یان بەر پەروەردگار کەواتە ئێمە پێویستیمان بۆی جیرێ گەورە بکەین چەند جوانە ئەو ئاەتە بۆ نەوە بکرێتە ناو مەنهەجی خوێندنەوە کە بەداخەوە ئەم سیستەمە ئەلمانیەتە سەقەتە سەر لێ شێواوە بە وڵاتانی خۆشمانەوە وای کرد پەروەردەی ئیسلامی نەمێنێ بە حسابی خۆی یشێکی زۆر باشی کرد هەستا ئاەتێکی بە خۆی ئەڵێ ئایا هەندی ئاەتی نێشتووە بۆ حەزت پەروەردەی ئیسلامی کردوتە مێژوو ئێستاکە کە ئەمە بۆ خۆی تەسیری ئەبێ بەدڵ نیایە تەسیری ئەبێ چونکە مناڵ لە مەکتەب پەروەردەی ئیسلامی ناکرێت دێتەوە سەر ئەتاری شەمی کوشتن و بڕینە فلیمی توندوتیژی فلیمی ترسناک ئەمە بتەوێنێتەوە ئەم مناڵە بۆ خۆی کەسێکی ئەنانی و دڕندە و شەڕانی و یعنی حاقد و خۆویست دروست ئەکات ئەمە هەمووی تەسیری هەیە ئێ باشە لەلایەکەوە تۆ پەروەردەی ئاینی لە مەکتەب نێشتووە مامۆستا نابێت دوو قسەی خێری بۆ بکە باوکو دایک مەشغوڵە ئەتاری و ئەمەی تر پۆبجی و مۆبجی و ئەمانە گەورەیەکات چی لێ دەربچێ
بەڵام ئەمە لە کۆ بێت و ئەم ئاەتی لە ئاەتێکا فەرمێ خی گەورە ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها يعني ئەمە فێری ئەو بکە ئەگەر کەسێ بکوژێ بە عەمدی هەتا لە جەهەنەم ئەمێنێتەوە وغضب الله عليه وخوا غضبي ليقري وهروا فرمي ولعنه وأعد له عذابا عظيما لعنتي خوا غضبي خوا تصورك حتى إلى جهنم من يتوا باش بو أما فير من على كان منكم كركم نكن اشتوابكن يعني أبي إما في أم كالتورة خرابيك گەورەمانی کردووە بەوەی کە ڕقن بین بغزن بین ئینتیقامی چی بین یعنی وا بزانین غیرەت لە کوشتن و بڕینە نازانین غیرەت لە قبولکردنی یەکتری و خۆشویستن و پێکەوە ژیانە ئەوە وای لێدێ ئەو جیرەمان لەدەست ئەچێ بەڕاستی بۆیە پەروەردەیەکی جوانی ئاینی ئیمان لە دڵەکان دروستکەین پێغەمبەری خوا بێتە قودوە بۆ باوکو دایک خۆیان قودوەیەکی باش بن بۆ ئەوەی ئەم جیرە جیلێکی جوان و ئیمانداری لێ دەربچێت. سپاس دەکەین زۆر سپاس بۆ بەڕێزان کاک حاج کاروان لە هەولێرەوە هەروە دکتۆر ڕێبوار غەریب لە ستۆدیۆ سپاسی ئامادەبوونتان دەکەم. سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بە هاوکارانم خواتان لەگەڵ.